ئەم دەرمانە بێگومان دەرمانێکی پێشتر بەکار هاتووە بۆ بنەبڕکردنی یا چارەسەرکردنی مەلاریا بە شێوازێکی کاریگەر بووە بۆتەوەی ئەوەی کە ئەو نەخۆشیە نەهێڵێت و پزیشکان هاتوون لە سنتەری چارەسەرکردنە هەمان چارەسەریان بەکارێناوە بۆ بنەبڕکردنی ئەم نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کە بە ڤایرۆسەکە بە کۆڤید 19 ناسراوە. دەرمانەکان پێشتر بەکارێناوە لەسەر ژمارێک لە نەخۆش لە سنتەرە جیاجیەکاندا و کاریگەرێکی زۆر باشی هەبووە چ بە تەنیا و چ بە هەوکات لەگەڵ ئەزیثرۆمایسین کە ئەزیثرۆمایسین دەرمانێکە لەلایەن کۆمپانیای پایۆنیرەوە حالیان بەردەستە بەرهەمێنراوە ماوەیەکی زۆرە بەکاردێت بۆ چارەسەری زۆربەی هەوکردنەکان ئەوەی کە بە بەکتریا بەڵام بەکارهێنانی ئەو دەرمانەی کە ئێستا بەرهەمی دێنین ئینشاڵڵا لە چەند ڕۆژی داهاتووە لەگەڵ ئەزیثرۆمایسین پێکەوە ئەبێتەوەی ئەوەی کە نەخۆشیەکە بە خێراتر چارەسەر بکرێت.